سڵاوتان لێبێ بەڕێزان، یەک دەقەیەک بۆستن سێرێکی ئەم ڤیدۆیە بکەن بزانن چیم بۆ هێناون. ئەم وێبسایتە بە یارمەتی ژیری دەستکردەکانی ChatGPT، کلاود، جێمەنای کارێکی زۆر نایابی کردووە. ئەویژەوەیە کە بۆ ئەوانی کە فەرمانبەرن یان ئەندازیارن یان مامۆسان یان کە لە بواری شیکردنەوەی داتاکانە ئیشەکەن، ئەم وێبسایتە کارێکی زۆرتان بۆ کەم ئەکاتەوە، بە کاتێکی کەم کارەکانتان بۆ ئەنجامەیە. وێبسایتەکەمان ناوی GPT4Workە بە مەدرسە GPT4Work.com. کاتێک سەردانی وێبسایتەکە ئاکەی بەم جۆرە ئاکرێتەوە. لەم وێبسایتەیە بۆ ئەوانی کە ئیشی ئێکزل، ئۆفیس، مایکرۆسۆفت وەرد دەکەن تایبەتە بەوان. ئەم وێبسایتە واد لەیەکە کە ئیتر چیتر پێویست ناکە بە کاتێکی زۆر بە دیارنووسینی ئاوکێشە و ڕێخستنی داتا و پشیکردنەوەی داتاکانەوە بکوژی. لە ڕێگەی ChatGPT و کلاودی و جیمەنایەوە کە تێکەڵی کردووە لەگەڵ وێبسایتەکە تۆ توانی هەموو پرۆگرامەکانی مایکرۆسۆفت ئۆفیس کار پێ بکەیت. طبعاً چەند تایبەتمەندێکی گرنگی هەیە. یەکێک لە تایبەتمەندیە گرنگەکانەوەیە کە لە ناو ئێکزل و گوگڵ شیتە کارەکە، کە تەنها بە زمانێکی سادە تۆ توانی داوای لێ بکەی کە هاوکێشەکان ئەو داتانەی کە ئالۆزن بۆت ڕێک بخا، بۆت کار ئاسانی بکە، بە جۆرێک لە جۆرەکان بۆت کورت بکاتەوە. تایبەتمەندێکی تریشی ئەوەیە کە تۆ توانی بە چرکەیەک هەزاران خانە لە داتای دووبارە و هەڵە پاک بکەیتەوە. هەروەها لەناو مایکرۆسۆفت وەردا یارمەتیدا لە نووسینی راپۆرت، کورتکردنەوەی دەقە درێژەکان، وەرگێڕانی بابەتەکان بە کوالێتێکی زۆر بەرز. تایبەتمەندێکی تریشی ئەوەیە کە ئەتوانی سەدان ناوەڕۆک بەرهەم بێنی لە ڕێگەی ئەم وێبسایتەوە. هەروەها خاڵە دڵخۆشکەرەکەش ئەوەیە کە ساپۆرتی زمانەکانی کوردی و عەرەبی ئەکات. ئەوە بۆ عەرەبی هیچ کێشەیەکی نییە، بۆ ئینگلیزی هیچ کێشەیەکی نییە، بۆ کوردیش لەبەرەوەی پشت بە کلاودی و جیمینایە بەسێ، هەروەها ChatGPT، هەرچەنە ChatGPT کوردیەکەی باش نییە، بەڵام جێمەنای و کلاودی کوردیەکەیان زۆر باشە کە لە پرسیارەکانت تێگەن، لە شیکردنەوەی داتاکانت تێگەن، لە هەموو بارانەیەکە تۆ ئیشت پێێتی ئەم لێو تێگا توانم بڵم بە ڕێژەیەکی زۆر باش یارمەتی دەرتەبێت. هیوادارم من بابەتە سوودی هەبوو بێ بۆ زانیاری زیاترە توانن سەردانی پەیجەکەم بکەن سەربەز نەجمەدین لە فەیسبوک، ئینستاگرام، لینکدئین، یوتیوب. بە هیوای کاتێکی خۆش بۆ هەموو لایەک بمێنن بەخێر. خواتان لەگەڵ.